ئەکرێ دووا بکەوێ هەتا تەمەنی ساڵ. وا باشترە کە تەمەنی منداڵ بوو بە 1 ساڵ ببرێ بە لای پزیشکیدار. بەخاتی ئەوە ناکە دکتۆر عیلاجی بۆ بکات، تەنها بۆی کە بزانێ ئەمە شتێکە و لێی نەترسێ سبەینێ. یەکێکتر لە کێشەکان ئازاری دەمودانی مناڵە. دوو دانە جۆر ئازارمان هەیە بە گشتی لە ددانەکانە. ئازارێکیان لە کاتی دەرچوونایە کە ددانەکانی منداڵ دەسەکا بە دەرچوون پووکەکە ئەدڕێنێ وابێتە هۆی تا و سکچوون هەندێک جار. ئەمە تەنها شتی پێویست کە دایک و باوک بتوانن بۆ منداڵ بیکە ئەوەیە کە پاراستۆڵی باتێ و تاوان پاراستۆڵەکەش بێشەکر بێ و هەروەها فێنکی بکاتەوە هیچی دی ناوێت گەلەوە. بەڵام ئەوەی تر کە عیلاقەی بە کلۆربوونی دانەوە هەیە گرنگترین شتەوەی کە بتوانین ڕێگە بگرین لە کلۆربوون بۆ هەنگاوانی کە ئێستەوە باسێکەی چاکە قساکەی و شتێکی تر هەیە لە کلۆربوونی دان. ئەم حاڵەتەن ئێمە تقریبا ڕۆژانە لەمەها بینین. بەهۆی چیەوە؟ بۆی ئەم هەموو شەربەت و ساردی و شیرینیەوە کادرێ بە منداڵی خۆمان. باش دیار نهاتوە. جۆرێک لە کلۆریمان هەیە کە لە ڕستێکی باشترێ بەڵام دیارە نهاتوە دانڕستووە. پێوترێ کلۆری مەمکەشوشە. کلۆری مەمکەشوشە چییە؟ کلۆری مەمکەشوشە ئەوەیە کە تۆ منداڵ لە دوای 6 مانگیە لە مەمکەشوشەکەی ناگریتەوە. جا بۆی خەوی لێ بکرێت چیەکەی؟ شیرەکەی بۆ گریتەوە، هەندێک جا شەکریشی تێکرێت، مەمکەشوشەکە داخرێ خەیتە جێگاکە و مەمکەشوشەکەی تێدەست و خەوی لێکەوە بە شیرەکەەوە. زۆرمانەوە ماکە. هەڵبەت مناڵی وام نییە جارە، بەڵام زۆر لە دایک و باوکەمەی کردووە. ئەمە چیەکە؟ ئەو شیرە بەسەر ڕووی دانەکان ئەمێنێتەوە لەگەڵ شەکرەکەشە. باشترین ئاماژەکار بۆم جۆرە کلۆریە چییە؟ دیوی دەرەوەی دانەکانی سەرەوە کلۆرە بن لەگەڵ دیوی ئەم دیوی نا دیوی هاڕەمەکانی خرەکان کلۆرە بن. ئەم حاڵەتە حاڵەتێکی ئێجگار باوە. لەبەرەوە بۆی کە مناڵەکانمان تووشی ئەم جۆرە کێشەیە نەبن پێویستە لە دوای تەمەنی 6 مانگیەوە کوپیان پێ بناسەین و لە دوای تەمەنی ساڵەوە بە هیچ جۆرە لەمام کە مەمژە شیر نەی بە مناڵەکان. یەکێکتر لەو شتانی کە بە خێرایی ئاماژەی کێخە مەسەر هەندێک چارتەکە هێناومانەتەوە. ئەم چارتانە بۆیە کە منداڵ فێر بکات دەمودانی بشوە و هەروەها سیستەمی خۆراکی بگۆڕێت کە تا ئێستا بەداخەوە لێرە نیمانە. ئەم چارتان تۆماری دەمودانشتنە ئەوەی کە منداڵ لە دوای دەمودانشتن ئەمە بڵێن بۆ هەفتانێک ئەوەی 4 هەفتەمان هەیە بۆ هەفتانە بۆ دروستکرێ و هەر جارێک کە ددانەکانی ئەشوا ڕاستێکی لێیە یان سەحێکی لێیە دوای کە ئەمەی پڕ کردەوە تەواوی کرد دیاریەک وەرەگرێت جا هەر دیاریەک بێ بەڕێکەوتنی دایک و باوک لەگەڵ مناڵەکە یان جار دکتۆر و دایک و باوک و مناڵەکە دیارێکەدا بە مناڵەکە. و ئەمەشمان هەیە کە تۆماری خواردنە ئەمە تا ئێستا لێرە بەکار نەهاتوە بەداخەوە. ئەم تۆماری خواردنە چی؟ ئەمە یەکێکە لەو ڕێگایە کە بەکارهێنرێت بۆەوەی کە سیستەمی خواردنی مناڵ بگۆڕێ. ئەمە چیەکە؟ منداڵەکە لە ماوەی چەند ڕۆژێکە هەر شتێک کە لە زاریەوە تێپەڕێەوەی خوات ئەینووسێتەوە یا وێنەیە کێشێ بۆ منداڵ کە نەتوانێت بنووسێ یان دایک و باوکی بۆی ئەنووسێتەوە و پاشەوە لەگەڵ پزیشکەکەیە تاوتوی ئەکرێت و بڕیارە درێ لەوەی کە پێویستە چی زیاتر بخورێ و چی کەمتر بخورێ. ئەمە لە پێناو پاراستنی تەندروستی گشتی و تەندروستی دەمودانیشە بەکارەهێنرێت. سوپاس بۆ گوێگرتنتان، هیوادار و سوتاوەند.